ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ جارێکی تر هاتمەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، کنگرەی 12ی پارتی کرێکارانی کوردستان تەواو بوو. یەکێک لە ئەتوانم بڵێم سەرەکی ترین هەواڵەکانی ئەوڕۆی مێدیای هەم ناوچاوە تا ئاسێکیش جیهان کنگرەی 12ی پارتی کرێکارانی کوردستان بوو. طبعاً پێش لەوەی کنگرەکە بگیرێت پەیامێکە لەلایەن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە هاتە دەرەوە، داوای کرد کە پارتی کرێکارانی کوردستان کنگرەی هەڵەشانەوەی خۆیان بێ بگرێت و چەک دابنێت. ئەوەیش لە جێی قسە و باسێک بوو کە لەلایەن تورکیا، لەلایەن دەوڵەت باخچەلی و حکوومەتی ئێستەی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغانەوە هاتە پێشەوە بە نێوجگەری دەمپارتی کە ئەوانیش هاتوچووی بەڕێز ئۆجەلانیانە کرد. باسەکە تەبعاً باسێکی ڕۆژە و ئێستەش هەر زۆر شتی ناڕۆشنی تایە و ئەبێ لەسەرەوە هەر قسە و باس بکرێت. بۆ ئەم باسە داوامان کردووە لە بەڕێزان کاک مەیسەمی مرادی لێکۆڵەری سیاسی و هەروەها کاک ئەنوەر بازگەر ڕۆژنامەوان. بەڕێزان بەخێر بن بۆ بەرنامەیە. زۆر سپاس زۆر سپاس. زۆر سپاس. با پرسیارەکەم لە کاکەنوەرەوە دەست پێ بکەم. کاکەنوەر، هۆکاری چییە پارتی کرێکارانی کوردستان مۆزوعەکەی ئەوەندە گرنگە کە هەموو ئەو هەواڵنێریانە، باسی سیاسی، حزبە سیاسیەکان، دەوڵەتەکان، نەتەوە یەکگرتووەکان هەمویان باسی لێەکەن؟ تایبەتمەندیەکەی چییە؟ پێم خۆشە بە کورتی ئەوەمان بۆ باس بکەی، جا دوای دینە سەر پرسیارەکان. بەناڕێی خۆم سپاس بۆ جەنابێت و بۆ کاک مەیسەم و بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە ڕاستیە ئەوەی کە بابەتی کۆنگرەی پێکاکا و چەکدانانی پێکاکا بۆتە بزوری میدیایە، بە نەزەری من یەکێکیان پرسەکە پەیوەندی بە کوردەوە هەیە کە کورد بۆ خۆی ئێستا بەحس و بابەتێکی گرنگە لەسەر لاپەڕەی میدیاکانی جیهان و لە بارودۆخی سیاسی دنیاش و بەرەو پێشچوونی گەورەی بەخۆیەوە و کەم ڕۆژ هەواڵی میدیا جیهانیەکان بەبێ کورتەیە. یەکی تریشیانەوەیە کە بابەتەکە پەیوەندی هەیە بە پارتی کرێکارانی کوردستانەوە کە هێزێکی گەورەی کوردستانیە و ئەتوانم بڵێم یعنی تاکە هێزە یان یەکێکە لەو هێزانەی کە ئێستا لە سەرتاسەری دنیا وەکو هێزێکی چەکداری خاوەن ئیدۆلۆژی مەسەلەن بەقووەت کە ناوچەیەکی جوگرافی پانپۆڕی گەورەی بەدەستەوەیە و خاوەنی گەریلایەک و ئیمکاناتێکی عەسکەری و سیاسی و ئابووری گەورەیە و پەیوەندی دیپلۆماسی و پەیوەندی ناوچەیە و نێودەوڵەتی هەیە و حساباتی تایبەتی لەسەر ئەکرا. و بەحسێکی تریش ئەوەی کە هەیە کە دیوی پۆزەتیفی تێڕوانینی بەشێکی زۆری وڵاتانی ئازادی خواز و دیموکراسی خوازی دنیاە و بەشێکی زۆری خەڵکە کە پێیان وایە ئەکرێ مەسەلەن هەنگاوی پرۆسەی ئاشتی بەڕێوە بچێت لە جیاتی شەڕ و کوشتاری 40-50 ساڵی ڕابردوو. یعنی مەبەستمەوەیە بڵێم ئەو بیرکردنەوەی ئەو تەفەکوورەی کە پێی وایە ئاشتی باشترە لە شەڕ، زۆر هیومانستیە، زۆر ئینسانیە، لەم نەزەرەوە سەرچاواگرێ. ئەم بۆیە بە نەزەری دوایەوە جگە لەوەش پاکە هێزێکی مەسەلەن ناو کوردستانی شابێگومان هێزێکی گەورەی پارچەکانی کوردستانەوە کاریگەری هەیە لەسەر پارچەکانی تری کوردستان. هەمووانە بە نەزەری من وای کردووە کە بەحسی چەکدانان و بەحسی خۆ هەڵوەشاندنەوەی ئەو کەچەکە تا بنەوەی کە لە کۆنگرەکە ناوتوێنە لە 5 بۆتە بەحسی گرنگی میدیا جیهانیەکان. بەڵام ئەگەر دوای قسە باسمان کرد وا دیارە پەکەکە بەم لێدوانانەی کە پێشتر داوێتی و بۆ لێدوانانەی کە لە کاتی کۆنگرەکەی دای و بۆ لێدوانانەش کە چەند ڕۆژێکە ئەیدەن وا دیارە کە کێشە هەیە لە بابەتەکەیە، گرفت هەیە لە بابەتەکەیە. یعنی مەسەلەن ئێستا کە ئەو مۆزوع بەڵێ
بەڵێ کاک مەیسەم مەسەلەی کورد کاکەنوەر ئاماژەی پێکرد مەسەلەی کورد دەبعەن یەکێک لەو گرێپوچکانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ئێستەیش ئەگەرچی لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان نیمچە دەستکەوتێکی خۆبەڕێوەبەری هەیە باشووری کوردستانەوە ئەوە پارلەمان هەیە و حکوومەت هەیە و لە 2003 وەلاوە 2003 حکوومەت بەڕێوە بن لە هەروەها لە ڕۆژاوا شێما بینین لە کاتی دوای بەهاری عەربیەوان توانیان ئەو دەسەڵاتە بەدەستەوە بگرن گەرچی هەڕەشیان لەسەر بوو ئایا مەسەلەی کورد ئەوە مەسەلە گرینگەکەیەتی یا پێکاکا بۆ خۆی چونکی ئەوانە هەرچێکیان هەیە ئەوانە ئێستش پارێزگاری لە خۆیانەکەن کامیان زۆر گرنگی ئەدا بەو مۆزوعەوە لە مەسەلەی پێکاکا خۆی ئەبینێتەوە ڕێز کاک ئەم کاتەوەها کاکەنوەر و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە بینەرین گۆڕانکاریە کە لە کوردستانە ئێستا دەکرێت پەیوەست بە پاکستانەوە بە تەنیا نییە لە دوای ڕووداوەکان کۆبری 2023 و بە شێوەیەکی گشتی نێوەڕاست و بەتایبەت پانتایی جوگرافیای کوردستان کەوتوتە ناو چەقی بەریەکەوتنەکان پرسیارەکەت سەبارەت بۆ بوو کە پارتی کرێکارانی کوردستان یان ئەو گۆڕانکاریە کە لە پارتی کرێکارانی کوردستانە دەکرێت ئەو دەنگدانەوە کە هەیەی پەیوەستە بە پرسی کوردیشەوە بێگومان هەیەی لەبەرەوەی کە پارتی کرێکارانی کوردستان لە سەرەدای دامەزراندنیەوە وەکو کە دەستی بە خەباتی چەکداری کرد بۆ گۆڕانکاریەک لە سەبارەت بە دۆخی کورد ئەو دەست پێ کرد و دوورەتاییشیان دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆ بوو بۆ کورد بەڵام لای ساڵاندا بیرروبۆچوونیان گۆڕانکاری بەسەر هات کە دەتوانین باسی لێ بکەین لە داهاتوودا ئەوەی کە لە ئێستادا ڕوو دەدات سەبارەت بە پارتی کرێکارانی کورد و ئەو دەنگدانەوە هەرێمی و جیهانیە کە هەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەگەر ئێمە پۆلێنی بکەین بۆ نمونە لە ناوخۆی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو دەوڵەتانەی کە هەر چەشنە گۆڕانکاریەک هەر بەشێکی کوردستانە کە ڕوو بدات کاریگەری هەیە لەسەر ئەو بەشەکانی دیکەی کوردستانی بۆ نمونە ئێران یەکێک لەو سەکە بردووەدا زۆر هەستیار بووەتەوە سەبارەتی کوردستان دەزانێت کە بۆی دانیشتنەکەی گفتوگۆی تاران کە لەوێ بەڕوونی وەزارەتی دەرەوەی ئێران باسی لە پارتی کرێکارانی کوردستان باسی لە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو پرسانە کرد کەواتە ئاگاداریەکیان هەیە لەسەر ئەوەی کە هەر چەشنە گۆڕانکاریەک لە هەر بەشێکی کوردستان ڕوو بدات دەتوانێت ئەو گۆڕانکاریە بڕواتە ئەو بەشەکانی دیکەی کوردستان لەبەرەوەی کە پرسی کورد پرسێکی پەیوەست بە یەکەوەیە پرسێک نییە لە چوارچێوەی سنووری جیاوازە بتوانێت لەگەڵ یا هەڵسو کەوت بکرێت لە ئاستی جیهانیەکەشیدا ئەگەر چاوی لێ بکەین پێم وایە یەکەم یەکۆمان پێکەوە لەسەر ئەو بابەتی پارتانی کوردستان و پێش بوو کاک باسی ئەوم کرد کە بیرمەندانی دنیا باز لە پاشەکشەی دوێنێ و باسی سلااڤۆژیژەکم کرد دوێنێ ڕێز ئۆجەلان کە پەیامەکەی هەناردە دەرەوە ڵاوی تایبەتی هێنارد بۆ سلااو و دیارە کە خوێندنەوەی بابەتەکان و کاریگەری ئەو بیرمەندە چەپانە لەسەری هەیە و بۆیە ئەمەوێ بڵێم کە لەو کانتێکسەدا ئەگەر چاوی لێ بکەین ژیژەک باسی پاشەکشەی چەپی جیهانی کرد و ئەوانێت بە هەمان دەنگدانەوەجەکەی بەتایبەت لەلایەن ئەو بیرمەندانەوە کە باسییان لێکرد بەشێکی بۆ ئەوە بگەڕێتەوە من نازانم بۆ کاکەنوەری ژوا بێت دەنگی کاک مەیسەم تۆزێک ئەپسڕێت ئایا هەروایە یاکو مشکلەکە لەلایەن منەوەیە لەلایەن گرفتی نییە لەلایەن تۆ گرفتنی دێ زۆر باشەوە دیارە مشکلەکە لەلایەن هەستەکەم کە دەنگەکەی بە تەواوەتی نایە زۆر چاکە کاکەنوەر ئەو جۆرە مەیسەم مەسەلەی کورد یەکێک لە مەسەلە گرینگەکانە و پارتی کرێکارانی کورداوە بۆ
دامەزراندنی دەوڵەتی کوردی و بۆ دەسەڵاتی کوردی. ئایا پارتی کرێکارانی کوردستان بەو مەبەستەی خۆی گەیشتووە یاکو ئەوەی کە نەخێر گۆڕانکاریکی تر هاتوۆتە مەیدان و ئێوێ خەباتەکەی بە شێوەیەکی کە بباتە پێشەوە؟ وەڵای لە ڕاستیە کاگمەحیا ئەوێ ئەم پرسیارە خۆی لە ئەسڵی پێکاکا بکرێت کە بڵێ چ ڕوویدا چ هەلومەرجێک هاتۆتە پێش و ئەو ئامانج و ئارمانانەی کە تۆ خەباتت بۆ کرد و دەستت دایە چەک ساڵی 1970 خەباتی سیاسی ساڵی 1984 خەباتی چەکداریت بۆ کردە ئامانج و چوویتە قەندیل و ئەوانە ئەو ئارمان و ئامانجانە ئێستا بێگومان کەمترینی بێگومان بەڕێی من کەمترینی و دوایە پارتی کرێکارانی کوردستان لە دەوڵەتی سربەخۆی چوار پارچەی کوردستان و لە پێزی حزبێکی مارکسیستی ڕادیکاڵ و لە حزبێکی خاوەندە هەزار گەلیلاییەوە و لە کاکە خاوەنی 32 حزب و ڕێکخراوی چەکداری و سیاسی و ژنان و گەنجان و لاوانی هەر چوار پارچەی کوردستانە و حزبێک لە خاوەنی کۆنفیدرالیزمی دیموکراتیەوە و لە زۆر تێزی گەورەگەورەوە ئێستا هاتۆتە سەرەوەی کە ئەڵێ خۆسەری دیموکراسی مەوێ و ئەمە خودی قسەی وەجالانە قسەی من نییە لە مانیفستۆی شارستانێتی دیموکراسی لەقەی کە لە ئیمرالی ساڵی 2010 لە ژووری ئێف لە بەرگی پێنجەمی ئێمە ئیتر دەوڵەمان ناوێ بەدلی ئەوەی ئەم دەوڵەتی سانسۆر دیکتاتۆریە دەڕوە هیچ خصوصیاتێکی بۆیە پێمان باشە خۆسەری دیموکراسی و گەشتراوی کۆمەڵگای مەدەنی ئەمە ئەهدانە پێشێ لە ناو پەکی یەکگرتوومەند پاشەخشەیە لە هەمان کە خۆیان بۆ کرد ڕۆژهەڵات سەرۆشی وڵات مانیفێستە قەبەیە و ئێستا هاتۆتە سەر ئەوە و ئەو ڕووداوانەی با بڵێم لە 25 شوباتی ڕابردووەوە و لە سەردانە نهێنیەکانی ئەردۆگان شەشجاری ئەردۆگان و چوارجاری باخچەلی و هاکان فیدان و کاڵین بۆ ئیمرالی بەنهێنی بۆ لای وەجالان وەلەو تەوقەی باخچەلی لە پەرلەمان لەگەڵ ئەندامانی دەمپارتی کردی و لەو لێدوانانەی ئۆجالان و لە سەردانەکەی برازاکەی ئۆجالان بۆ ئیمرالی و دوای سەردانی وەفدی دەمپارتی ئەمە پێک هات زۆر باشە ئەمە بەحثێکی گرنگ بوو ڕووداوێکی گرنگ بوو هەمووشمان پێمان وا بوو گرنگ بوو بەڵام لەو کاتەوە هەتا ئێستا یا با بڵێم لە یەکەم گفتوگۆی ساڵی 1993 نێوان تورک و دۆزال و پێکاکە بە ئاگاداری مامجەلال هەتا ئەم لەحزەیە کەمترین مافی خەڵکی کوردستانی بەڕەوا بینیوە و لەم دانوستانانەشا کە ئێستا کراوە هیچ بەڵێنێکی نەداوە تورکیا و تەنانەت بۆ معلوماتت ئێستا تۆ پێش بەرنامەکە باسی ئەمڕۆ چوونە سەر مەخمور و ڕۆژانە بەردومارا و ئاسۆس و قەندیل و هەرێمی مادیاکە و ڕۆژانە خەڵکەگرێ و ڕۆژانە لێدوانەکانی هەرێکە لە کاڵێمانە گروپی تیرۆریستن وەچەکەکان تاندانێن بێ قەید و شەر و هیچ سازشیشی نەکرد هیچ مثلەن بچووکترین داواکانی خەڵکی کوردستان نەپێکەکەی جێبەجێ نەکردووە بۆیە کاک ڕحیا قەت بەی لە دوای لێدوانەکە یعنی لە دوای ئەو ڕاگەیانەی کە پێکە لە نۆی 5 دای لە دوای 2 ڕۆژی کۆنگرەکەی وڕێک هەبوو بۆ بابەتە ئێستا مەسەلەن بڕۆ لێدوانی مەسەلەن وتەبێژی کەچەکە بخوێنەرەوە و لێدوانی دوێنێ مراد قەرێڵان بخوێنەرەوە و لێدوانە ناڕەسمیەکان یان ئەو قسە لەگەڵ کاڵکام بکە پاشەکشیان کردووە لەو بەحسا یعنی پاشەکشیان ئەڵێن تووشی ئێمە چەکدانانین ئێمە تاوە ڕسمی تورکیا وەڵام نەداتەوە هیچ ناکەین قسەکە لە چییە قسەکە لەسەرەوەیە کە زوو بۆیان دەرکەوت کە تورکیا ئامادەگی سازش و گفتوگۆ و پرۆسەی ئاشتی نییە و هیچ شتێک ناخاتە سەر مێزی گفتوگۆ بۆ هیچ بەڵێنێک نادا تەنانەت
بەڵێنی ئەوەشی نەداوە کە کارکتەرە سەرەکیەکە کە وەجعالانە لەژێر فشاری ئەمریکا، لەژێر فشاری ئەردۆگان، لەژێر فشاری خودی ئۆجالان، لەژێر فشاری دەمپارتی ئەو بڕیارانە بە پێکەکە لە قەندیل دراوە ئامادەنین سازش لەگەڵ عەبدوڵڵا ئۆجالانیش بکەن لە زیندان. یعنی قسەکەوەیە کە پێکەکە ئەو ینی دوایین بۆ چوونیان لەو کۆنگرەیە بۆ معلوماتی جەنابەت کۆنگرەکە بۆیە لە دوو شوێن کرابوو گرفتی گەورەیان هەیە و هێشتا تەپی ڕادیکاڵی نێو پێکەکە مخالیفە و خەڵکانێکن مخالیفن و پرسیان بە لەو عزوی کۆنگرەکە پرسیانیان بە دۆستەکانیان لە پارچەکانی توری کوردستان و تەنانەت بەکەنەکەش نەکردووە و تورکیا بەزی نەبووە. ئەڵێ هەموو ئەو هێزانەی کە هاوپەیمانی تۆ دروستت کردوون سەر بە ئاپۆیزمن ئەبێ هەموو ئەوانەش هەڵبۆشێنەوە. جە قسەکەوەی بەڕاستی لە تێزی دەوڵەت نەتەوە لە تێزی دەوڵەتی چوار پارچەی کوردستانەوە ئێستا پێکەکە هاتووتە سەر خۆسەری دیموکراسی و بە نەزەری من هیوادارم ئەم چەند ڕۆژە باشتر تێگەیشت بن لەوەی کە تورکیا نایەوێت گفتوگۆ بکات. تورکیا وەکو یەکێک لە ڕۆژنامەنووسەکانی تورکیا وتی تورکیا ئەوێ لە ڕێگای ڕێبەرەکەیانەوە پەکەکە چەک بکە و چەکدانێ. ئەوەی ئامانجەکەی هیچی تر. زۆر سپاس زۆر سپاس کاک مەیسەم بۆ قسانەی وا کاکەنوەر باسیەکە ئێمە خەریکی بەرەوشکستی ئەو پرۆسەی ئاشتی ئاچین چونکی لایەنێک هەموو ئەو داخوازیانەی وا پێویست بوو بردوێتە پێشەوە لایەنی تر کە دەوڵەتی تورکیە بێ هیچ هەنگاوێکی هەڵ نەگرتووە هێزێکی هیچێک لە زندانیانی ئازاد نەکردووە بۆردمان هەر بەردەوامە ئەوەیە کە کاکەنوەر باسی کرد بە پێکاکا وترێت تۆرۆریست و زۆر شتی تر پێتان وایە ئەوە بەرەوشکەست دەچێت؟ چەند شت هەیە لێرەدا کە باسی لێ بکەم سەبارەت پەیوەندیدار بە ئایدیای سیاسی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە ئەوەی کە ئێستا گەیشتون بە ینی باوەڕی ئۆجەلان گەیشتووە بە خۆسەری دیموکراتیک لەوەش پاشەکشەی کردووە و ئەو بۆچوونەشی نەماوە لە دوانامەی خۆی داباز لەوە دەکات کە فۆرمی دەوڵەت نەتەوە کۆنفێدرالیزم فێدرالیزم و تەنانچیان ناوێت پاشەکشەی لەو بۆچوونانە کردووە لەو یانێ گەی نەتەوەەوە چاو لە بابەتەکە ناکات ئەوە یەک دوو سەبارەت بە گرتنی کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان لە دوو شوێنی جیاوازە ئەوەی کە هەیە ئەو دوو شوێنە جیاوازە دوو باڵی پارتی کرێکارانی کوردستانە باڵی سەربازی و باڵی سیاسیەکەی باڵی سیاسیەکەی سەرکردایەتەکەی بەدەست جەمیل بایکەوەیە باڵی سەربازیەکەی بەدەست موراد قەلەیلانەوەی و لە دوو شوێنی جیاوازدان لەبەرەوەی کە لە دوو شوێنی جیاوازی کۆنگرەیان گرتووە هاوکات سەبارەت بەوەی کە ناکۆکی هەبێت یان گرفت هەبێت و ئەم بابەتە نەڕاتە پێشەوە لە ڕاستیدا ئەمە پەیوەندی هەیە بە زانیاری نهێنیەوە من هیچ زانیارێکی نهێنیم نییە بەڵام بە پێی ئەو هەنگاوانەی کە هەڵیان گرتووە تاکو ئێستا لە دوای نامەکانی ئۆجەلان و دوای ئەوەی کە کۆنگرە گیراوە وایە کە ئەم پرۆسەیە لەژێر چاودێری ئۆجەلان خۆیدایە وەسایەتی پەکەکە گەیشتۆ بەو درەنجامەی کە پارتی کرێکارانی کوردستان هەڵبۆشێنێتەوە چەکیش دابنێت خەباتی چەکداری بوونی نەمێنێت لە ئێستادا ئەو دەنگۆیانە کە هەیە کە باز لێت دەکرێت لە یەک حاڵەتدا و لە یەک دۆخ دەتوانین ئێمە ڕەواییەکەی بسەلمێنین ئەوەیە کە کرێکارانی کوردستان کۆنگرەی دیکە ببەستێت و ئەگەر کۆنگرەش ببەستێت چیتر بەپێی دەرەنجامی کۆنگرەی دوانزەی خۆی ناتوانێت کۆنگرەی سێزدە ببەستێت دەبێت یەک ببەستێت واتە دەبێت پارتی کرێکارانی کوردستان لە تێپەڕ بکە ئەمە پرسیارەکە لێ دایە شوێنە ئەمان بڕۆنە پێشەوە من پێم وان نییە ئەوان تاو شوێنە بڕۆنە پێشەوە لەبەرەوەی کە ئەوان لە کۆنگرەی دوازدەدا بە فەرمی دەڵێن کە هەموو چالاکیەکان لەژێر ناوی پارانی کوردستان کۆتایی پێهاتووە و ئەگەر ئێمە بە هەڵسەنگاندنەکانمان و قسەکانمان بە پێی کۆنگرەی دوازدەی پارتی کرێکارانی کوردستان بێت دەبێت بڵێن پارتی کرێکارانی کوردستانی پێشوو لە ڕاستیدا لەبەرەوەی کە ئەوان خۆیان بە قسەی ئۆجەلان فەسخ کردوتەوە لێرەدایە کە ئەگەر ئەو کەسانش کە باز لێ دەکرێت بۆ نمونە بۆچوونی جیاواز هەیە من پێم وایە کە من ناتوانم لەسەری ئەو بابەتانە زۆر بدوێم لەبەرەوەی کە ڕوان ئەوەی کە بەڵگەیەک و ئارگومنتێک بۆ دەستی منەوە بێ خودی پەکارانی کوردستان کوردستانەکە بڕیار داوە لەسەر ئەو بابەت بەڵێ کاکەنوەر
مۆزوعەکە فقط لە بینی پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیە نییە بۆ جۆرەوە باس کراوە کە دەوڵەتی ئەمریکاش دەوری بووە لەم هەتا بۆ پاراستنی کۆنگرەکە و هەروەها بۆ ئەوەی کە ئەم پەیوەندیانە پێک بێنێت. پێتان وایە سەرڕای ئەوە ئەو جۆرەش کاکمەیسم باسێکە ئەگەر پارتی کرێکارانی کوردستانی پێشوو بڵێن یا ئەوەی تازە هەڵوەشاوتەوە پێ دەچێت بەو شێوە بچێتە پێشەوە پارتێکی کە بنیادەنرێت و دیسان چوارچێوەیەکی سیاسی بۆ دیاریکرێت. ئەوە ئێوە زانیاریتان لەو بابەتەوە لە شانسەکایە؟ کاک ئەوان پێش کۆنگرەکە بەحسوخواسێکە بۆ کە پارتێکی سۆسیالیستی دروستکەن، یعنی وەکو بەدیلی. بەڵام من وتم ئێستا مەسەلەن تۆ سەیری مساحەبەی یا قسەکانی دوێنەی هیوا زاگرۆس بکە وتە بێژی کەچەکە، یعنی شیمانبوونەی پێوە دیارە لەو قسانی کە لە راپۆرتی کۆنگرەکە کردووە. مەیسەم بڵێم کاک مەیسەم پەیوەندی بە ینی دوو شوێنی کۆنگرەکە خۆشیان خۆیان پەکەکە ناڵێن بەحسێکی سیاسی و ئەسکەریە، خۆیان ئەڵێن لەبەر حاڵەتی ئەمنیەوەمان کردووە. بەڵام مۆزوعەکە بە تەنیا پەیوەندی بە باڵی سیاسی و سینەوە نییە. مەسەلەن خۆ بە سێهۆزات سیاسیە، خۆ ڕسمەکانە دۆڕان کاڵکان و جەمیل باگ لە شوێن بەیەکەوە لە شوێنێکی ترا بەیەکەوە نین، یعنی قسەکە پەیوەندی هەیە بە حاڵەتی ئەمنیەکەی ڕاستە، بەڵام خلافی زۆریان هەیە و تا ئێستا مەسەلەن بەڕسمی دۆڕان کاڵکان و باڵەکەی لەو بارەیەوە قسەیەکی جدیان نیە. دوو ئەوەی نەوێت حیزبێکی تازە دروستکەن کاک محیە، یعنی ئێستا پێکەکە بەڕاستی ئینسان کە گوێ لە خطابەکە ئەگرێ، ینی بتەوە وەکو شارەزایەک بزانی خەریکی چیەوێ، ینی وازەح نییە. لەبەرەوەی پێم وایە گرفتێکی بۆ دروست بووە. گرفتەکەەوەیە کە یەکەم لە ڕاگەیاندنی کۆنگرەکەەوە خەڵک لە باکووری کوردستان پێشوازی لێ نەکرد، هیچ کەسێک نهاتە سەر شەقامەکان، کە مەسەلەن جاران ئۆجالان بەسیترین قسەیەکرد بە ملیۆن کەسە هات بۆ ئاهەنگی نەورۆز مەسەلەن و لە پارچەکانی تری کوردستانیشە و ئەوەندەی من بزانم قسەم کردووە لەگەڵیان بەشێکی زۆر لە دۆستە هەرە نزیکەکانی خۆشیان مخالیفی ئەمن، پێیان وایە کارێکە بەبێ هیچ گەرنتیەک بەبێ هیچ زەمانەتێک پارتی کرێکارانی کوردستان وی کردو. بۆیە پێکەکە خۆشی هەڵوەشێنێتەوە، یعنی باڵێک لە ناو پەکەکە قەندیل چۆڵ ناکە بە نەزەری من، و لە حاڵەتێکیشا ئەگەر هەمووشیان ئەو بڕیارانەی کۆنگرەکە قبولکەن، دیسان هێزێکی تر لە قەندیل دروست دەبێ لە ژێر سەیتەرەی پەکەکە و فکری ئاپۆیزما نابێ، هێزێکی مخالیفی پێکەکە بێ، هێزێکی مخالیفی ئەم بڕیارانەی کۆنگری 12 ئەبڵاوە جالانە بێ، یعنی ئەو گریمانەی هیچ ڕازنی چۆڵەکرێ و هێزی یەکێتی و پارتی حکوومەتی عێراقێتە سەر هێزێک دروست دەبێ، یەکێکیان واقعیەتێکی هەیە. لەبەرەوەی خەڵک ئەمە هەموو بۆچوونی هەموو خەڵکی باکووری کوردستان نییە، ڕاستە پەکە هێزێکی کاریگەرە. دووهەمیش فاکتێکی ترکەوەکە قەندیل چۆڵ نەکرێ وام هێزە کۆتایی پێنەهێنێ و هێزێک بەرامبەر تورکیا چەکدانەنێ، هەم کۆماری ئیسلامی ئێران و هەم رووسیا وەکو دوو کارکتەری سەرەکی کە بەردەوام دەخاڵەتیان لە ناو پەکەکە هەبووە، ئەمە بە مەترسیە زانن لەسەر لاسەنگبوونی هاوکێشە سیاسیەکانی خۆیان. دوایە و کاک محیە، ینی تۆ دیقەت بە ئەگەر ناوی ئاشتیە، ئەگەر ناوی چەکدانانە، ئەگەر ناوی خۆ هەڵوەشانەوەیە. مەسەلەن ئێمە لە 30 ساڵی ڕابردوو دەیان ئەزمموی وا جیهانیمان هەیە، تازەترینیان ڕێکوتنی نێوان حارەکەی فارک و کۆلۆمبیایە. 2016 دەستیان بە پرۆسەکە کردووە و یەکەم دانیشتنیان لە کوبا بووە، لەلایەن ڕاوڵ کاسترۆی برای فیدل کاسترۆی کوباوە دانوستانەکە ساز کراوە و پرسەکە بە چەند مەرحەلە وەکو جەناب لە سەرەتایەوتت بانکی مۆن دەخاڵەتی تیا کردووە، سەرۆکی ڤەنزوێلا، سەرۆکی چیلی و بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا هەم حزوریان بووە هەم گرنتیان داوە و دانیشتنی سەرۆکی کۆلۆمبیا و سەرۆکی حرەکەی فارێک چەندجار بەڕێوەچوو کە هەموو شتێک تەواو بوو، لێبوردنی گشتی بۆ هەموو چەکدارەکانیان لە خوان ڕۆڵخۆی سەرۆکەوە تا خواری خوارەوە دەرچوو و دوایی هاتن بە ئاگاداری نەتەوە یەکگرتوەکان وتیان پرسی چەکدانان
بەس یە قۆناغە بێ قۆناغی یەکەم لە ١40 چەکەکانیان تەسلیم کرد قۆناغی دووهەم بە ئاگاداری بانکی مۆن قۆناغی سێهەم بە ئاگاداری سەرۆکی ئەو وڵاتانەی کە باسم کرد و دوجار حرەکەی فارێک بەڕەسمی لە بۆگۆتای پایتەخت ئاڵاکەی داگرت و حزبێکی تازە دروست کرد و هەمووشیان چوونە ناو دەوڵەتەوە وە گرنتی نێودەوڵەتی هەبوو بەڵام لێرە هێشتا دەوڵەت ئامادە نییە تورکیا ئامادە نییە ئۆجالان ئازاد بکە هێشتا ئامادە نییە ئەم حرەکەتە بەڕەسمی بناسێ و ئەو 116 کەسەی لە لیستی تیرۆری فەکەکەیان بە جەمیل بایەک دەست پێەکە بە فاتمە نارجین کۆتایی پێدێ ئەڵێ ئەمانە نابێ بگەڕێنەوە تورکیا ئەبێ لانی کەم بڕۆنە ئەلبانیا کەمپیان بۆ دروست کرێ و هیچ زەمانەتێک هیچ گرنتێک نییە بۆ ئەم پرسە ینی بۆیە گلەیی و گومانەکە لەوە سەرچاواگرێ کە بەبێ هیچ گرنتێک بەبێ هیچ بەبێ هیچ زەمانەتێک پێکاکە ئەم بڕیاری داوە بۆیە بە نەزەری من ئەگەر لە داهاتوویەکی نزیکە پیاچوونەوە من بڕیارنامەکانی خۆیان بکەن و توانم بڵێن تورکیایکی نەکرد بەڵام دیسانی ئەمە یعنی کاک مەحیا پێکاکای دوای 5/7 ئەو پەکەکەی نییە ئێستاە و ئەو پەکەکەی پێشوش نییە کا بڕیارەکەی بە نەزەری من بڕیارەکەی لەجێی خۆیان نەبووە و هیچ گرنتیەک و زەمانەتێکی وەرنەگرتووە و ئەم دەوڵەتە هەر بۆ خۆی قابلی ئەوە نیە ئەم دەوڵەتە هیچ یعنی ئەزانی کاکەین یعنی دەوڵەتێک بناغەکەی موسسەکەی ئەتاتورک و مانیفستۆکەی لەسەرەوە دامەزرابێ ئەمە دەوڵەتی شاخاوین ئەو کوردی بەختەوەرەوەیە کە لە گۆڕستانە ئەمە چۆن مەسەلە نەتوانێت قبوڵی 20 ملیۆن کورتکە و هێزێکی ڕسمی لە ناوخۆیە کە دەمپارتی قبول نییە یعنی هەر ڕۆژێک قیومدانە ڕۆژێک سەرۆکەکەیەکرێ ڕۆژێک هەر بیانویەک هیچ ئێمە ینی هیچ نیەت باشێکێکی ئەنقەرەمان نەبینیوە لە ماوەی لە با بڵێن لە مانگ لە شوباتەوە کە گفتوگۆکان گەرم هیچ نیەتی باشێکمان نەبیوە پێم سەیرە پەکەکە ئاوا بە خێرایی کەوتە ئەو هەڵەیەوە ئەوەیە قسەکە بەڵێ کاک مەیسەم ئەو جۆرەوە باسەکرێ دیارە ئەوە تقریبا نەتوانیان بڵێن کۆتایی ئەو دانووساندنە دیارە فقط داندان بووە ستاندن نەبووە ئەوە باسەکرێ بەڵام ئێمە پێشتر باسمان کرد کە پێکاکە تاسیری لە مەسلەی کوردستان بووە هێزێکی گەورە بوو هەروە کاکەنوەر ئاماژە پێکرد بۆ خۆشان ئاماژتان پێکرد مەسلەی کورد مەسلەیەکی ئەتوان بڵێنە بوو بە پرسێکی نێودەوڵەتی ئایا ئەمە ئەتوانێت تەسیری نەرێنی دابنێ لەسەر پرسی کورد چونکە وا بینی لە باکووری کوردستان کاکەنوەریش باسیەکات ئەڵێت کە ئەوە هینە هیچ کەس نهاتوەتە سەر شقام تەسیرێکی نگاتیڤە بێ بەرامبەر بە مەسەلەی کورد ئەم پرۆسەیە ئەگەر لەسەر باوەڕن هەڵبەتە دەزانی یەک دوو خاڵ کاکەنۆر باسەوەی کرد کە جۆرێک بڵێ وەکو گرفتی پێوە دیارە ئەم پرۆسیە زۆر ڕاستە نارە لایەنەکان ئەو لایەنانەی کە بەشدارن تێدا بۆ نمونە ئێمە ئەبێ لە کاتی دانوستانە باز لە پرسی دوو لایەنەکەین ئەبێ لایەنێکی سێ هەم هەبێت ئەبێ بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستان وەکو ئەکتەرێکی نادەوڵەتی دەبێت گەرانتیەکی نێودەوڵەتی هەبێت بۆ چوونە ناو ئەم پرۆسەیە شتێکی وها تاکو ئێستا بە ئاشکرا باسی لێ نەکراوە مانم بۆ خۆی هەمووی گرفتە وڵاتێکی دیکە باە ئەبوو شوێنێکی دی عەبدوڵڵا ئۆجەلان دەبوو بە هاتایەتە جێبەجێکردن کە نەکراوە ئەمانە هەمووی پرسیاری زۆر هەڵدەگرێت سەخ کاریگە ئەم پرسە لەسەر بەشەکانی دیکەی کوردستان دەزانی خەڵکی باکووری کوردستان من کە خەڵکی باکووری کوردستان لەگەڵ ئەم پرۆسەیە لەگەڵ قسەکانی ئۆجەلاندانیسی لەبەرەوەی کە بزوتنەوە پێشنگانەی کە لەسەر شەقامەوە زیندووەوە تاکو ئێستش لەسەر شەقامە دایکانی ئاشتین دایکانی ئاشتین و ڕۆژێکی شەمە خۆپیشاندان باز دەکەن هەموویان زیان کردووە لە چەکدانانی پارێکستان
ئەوە یەکێکی نمونەی دیکە سیاداری کوردە لە باکووری کوردستانە دەم پارتی لەم ماوەیەدانە لە مێش ساڵە باز لەوە دەکرد بێت پارتی کرێکارانی کوردستان پرسی چەک دەبێت کۆتا سەلاحەدین دەمێتاژێکێک لەو کەسانە بووە کە زۆر جاروتوێتی کە دەوڵەت ڕێگەم پێ بدام من کۆتایی بە خەباتی پرسی چەک دەهێنم بۆیە لە ناوخۆی باکووری کوردستان پۆتانسیێلێک یان تواناییەک هەبووە بۆ ئەوەی کە ئەم پرۆسە تا ماستە بڕواتە شوێنەوە دەزانی کاک محێبا من ئاوا چاوی لێکم پرۆسەی چەکدانانی پارتی کرێکارانی پان دەبێت لە سێ قۆناغدا چامێکی ڕێک و پێک و دوو هەبێت یەک ئەوەی کە لۆکاڵە کە پەیوەندی هەیە بە باکووریەوە دوو هەرێمیە و سێ جیهانیە کاریگەری هەبووە ئەم ڕووداوانە کە لەم سێ قۆناغەدا لەسەر چەکدانانی پارتی کرێکارانی کوردستان ئەوەی لۆکاڵەکە کە باسی لێ کرد خەڵکی باکووری کوردستان و سیاسەتمەداری باکووری کوردستان بەشێک لە باکووری کوردستان سیاسەت باکووری کوردستان گەیشتون بەو درنجامەی کە دەبێت شەڕ و پێکدادانی نێوان تورکیە و پەککە کۆتایی پێبێت بابەتێکی دیکە عەبدوڵڵا ئۆجەلانە دەزانی عەبدوڵڵا ئۆجەلان هەرچێکی وتوە تاکو ئێستا جێبەجێ کراوە ئەو گەیشتووە بە ئەو درنجامە و ئەمە ئەبێ ڕووناکبیری کورد ئەمە قبول بکات کە عەبدوڵڵا ئۆجەلان گەیشتووە بەو درنجامە بەو خاڵە کۆتاییە کە کۆتایی دەبێت بە خەباتی ئەمە بابەتی لۆکاڵەکەی ڕووداوەکانی دوای 2023 ڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەسەر پارتیکرێنی کوردستان هەبووە و ئەو حیزبە ناتوانێت ئینکاری ئەوە بکا بڵێ کە من گۆڕانکاری ڕۆژهەڵاتی نێوەڕاست لەسەرم نەبوو لە کاتی خۆ هەڵوەشاندنەوەدا بابەتی جیهانیەکەشی کە باسم لێ کردو زۆر جار هەر لەگەڵ بەڕێزیشتا کە لە سەرەتای باسەکەشەوە باسم لێ کرد ئەو سەرهەڵدانی بەرەی ڕاستی توندڕە و فاشیزم لە دنیادا کە تۆزێک فشارێکی زۆری خۆ سەر بەرەی چەپ پارتی کرێکارانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان لە نامەکەی خۆیدا دەڵێت بەرهەمی سۆسیالیزمی واقعی جیهانیە بەرهەمی یەکێتی سۆڤێتە کاتێک سۆسیالیزمی واقعی و یان چەپ لە دنیادا لاواز دەبێ پارتی کرێکارانی کوردستانیش ناتوانێت ئینکاری ئەوە بکات کە بڵێ کاریگەری لەسەر نییە لەم سێ قۆناغەدا پارتی کرێکارانی کوردستان تووشی گۆڕانکاری بووە کۆکەی بەس تۆ کۆزە خۆی هەڵوەشاندوێتەوە ئایا ئەم کۆنگرە ئەم گۆڕانکاریەکانی کوردستان کاریگەری هەیە بێگومان هەیەی ئایا ئەگەری هەیە کە پارتی کرێکارانی کوردستان خۆ هەڵوەشاندنەوەکەی وتبێکی دیکە لە چوارچێوەیەکی دیکەدا لە ئەوەی لە عەبدوڵڵا ئۆجەلان کەم پێم وایە زۆر زەحمەتە ئەو تێپەڕینە لە ئایدیای سیاسی و لە خودی عەبدوڵڵا ئۆجەلان و دەستی دەرەکیش دەتوانێت کاریگەری هەبێت بۆ نمونە ئێران کاک ئەنوەر باسی کرد ئێران رووسیا وڵاتانی دیکە ئێران دەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ئەم پرۆسە کێشەی و ساڵانی پێشووتر ئەگەر ئێمە بنەمای هەڵسەنگاندنمان خودی پارتی کرێکارانی کوردستان و کۆنگرەی 12 بێت من پێم وایە کە ئەوان بڕیاری کۆتایی خۆیانیان داوە و ئەم بڕیارەش کە ئەوان داویانە لەسەر و بەشە کوردستانیش کاریگەری هەیە یەک کاریگەریانە ئەگەر لەسەر باشووری کوردستان باسی لێ بکەم ئەوەیە کە ئێمە لە داهاتوویەکی نزیکدا پرسی شنگالیش دێتە بەرباس بۆیە بە تەنیا مەخمور نییە من هاتوویەکی نزیکدا بابەتی شنگالیش دێتە بەرباس و دەبێت ئەوانیش لەو ناوچانە و هێزانە بکشێنەوە بابەتی ڕۆژهەڵاتی کوردستان کاریگەری هەیە بێگومان وتم دوێنێ وەزارەتی دەرەوەی ئێران و وەزیرەکان و کەس لە بەرزەکانی دەسەڵاتی ئێران باسییان لە ئەم پرۆسە دەکرد و تا ئاستێک جۆرە سیگناڵێکیان دەگەیان پەیامێکیان دەگەیان کە ئەوانیش بیانەوێ لە جۆرێک لەم پێ بکەن لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەمە خۆی هەمان پرۆسەیە کە تورکیا و پارتی کرێکارانی کوردستان دەستی پێ کردووە و لەسەر ڕۆژاوای کوردستانیش بێگومان کاریگەری هەیە دەتوانێت کاریگەریەکە لەو ئاراستەیەدا دەکات بۆ نمونە بیانوو لە تورکیا بستێن دێرش کەم پێم وایەکەوە زۆر ئارگۆمنتێکی لاوازە بەڵام ئاستێک بۆ نمونە ئەتوانین باز لە زیاتر بە فەرمی ڕۆژاوای کوردستان بکەین لەوەی کە سەبا هەبووە لە نێوانی قەندیل و قامیشلوودا لە کۆی گشتیدا کرێکارانی کوردستان کە خۆی هەڵوەشاندووەتەوە بە تێبینی و بۆچوونی عەبدوڵڵا ئۆجەلان لە تێئۆریدا هەڵی وەشاندووەتەوە عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانەوە ئەوان لە قەنداکتیکدا خۆیان هەڵوەشاندووەتەوە و ئێمە ناتوانین ئینکاری ئەوە بکەین کە ئەم حیزبە قۆناغ بە قۆناغ خاڵ بە خاڵ
بە دوای قسەکانی ئۆژەلاندا نەڕۆشتووە هەمووی وەک کردووە و ئەوەش کە دەیبینین لە ئێستادا ئۆجەلان گەیشتووە بە بۆچوونی من گەیشتووە بە دەرنجامی کۆتایی و خاڵی ناوەتە سەر دێڕەکە و تا دەبێت خەباتی چەکداری کۆتایی پێبێت بڵێ کاتم زۆر نەماوە بە کورتی کاک ئەنوەر ئایا ئەوە تەسیری بەڕێز ئۆجەلانە بەڕێز ئۆجەلان 12 ساڵ ئیجازەی چاوپێکەوتنی نەبووە و حتا پارێزەرەکانیشی وە بنەماڵیشی نەیانتوانیوە بیبنەوەی وە ئەو دوایانە چاپێکەوتنەکە ئەوە جیاوازە ئایا واقعان ئەو دیدە بەرینەی هەیە لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسەلەی کورد و مەسەلەی پێکاکە کە بڕیاری وابدایان نەخێر ئەوەی وا پێکاکایکە لە ئەنجامی ئەو گۆڕانکاریانەیە وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکێتە پێشەوە کامیانە ئەگەر وایە ئەو باسی وایەسە کاکمەیسم باسی کرد مەسەلەی ئێران و کۆبوونەوەی وە بەڕێز نەسیروان بارزانیش بەشداریتیا کرد و مەسەلەی ڕۆژاوەش ئەو شتە چۆنە بینن بەڵام ئەزانم پرسیارەکە زۆرە بەڵام بە کورتی تکایە زانین کاک مەحیا ئۆجالان ئەو کاتەش کە لە 25 شوباتا ڕاگە ئەو ڕاگەیان نەیدا و پێشوازێکی گەورەی لێکرا پێم وابوو پێکاکە پێیان وابوو کە سەرۆکەکەیان ئۆجالان گرنتێکی زۆری وەرگرتووە ڕەنگە هێشتا نەیدرکان بێ یان نەیان بیست بێ بۆیە ئەو کابوتیان بەسەر چاو ئەو پرسە ئەکەین و ئەو پرسە جێبەجێ ئەەکەین و ئێمە ئۆجالان سەرۆکی ئێمەوە بێتە کۆنگرەکەش بەشداریکردنی بە شێوەیەک لە شێوەکان لە کۆنگرەکەشە بە نەزەری منەوە بوو کە هێشتا هەر پێیان وابوو ئۆجالان نەتوانێت دەوڵەتی تورکیا قەنەعەت پێ بکە یا ڕێکەوتنێک هەیە یان بەسەن گرنتێکی وەرگرتووە کە بتوانێت پێکاکە قەنەعەت پێ بکە بە چەکدانان وەلەو بەریشەوە تورکیا قەنەعەت پێ بکە یان گرنتیەک بداکە توانێت پرسەکە چارەسەر بێ و داخوازیەکان خەندیلیش دێ ئێستا ئەوەی کە من هێڵێم ئەوەی ئەو قسانەی کە من وتم بەشێکی کتێبی مانیفستۆ شارستانیەتی ئۆجالانە وانەی تریش کە هێڵێم هی وتەبێژەکەیانە هی خودی لێدوانەکانی مراد قەرێڵانە و هی لێدوانی بەرپرسەکانی تریانە کە لەم چەند ڕۆژەی دوای کۆنگرەکە یاوتویانە کە پاش دەستبوونەوەی پێ پەشێمان بوونەوەی پێ بۆیە ئۆجالان بە نەزەری من ڕاستە لیدەری حقیقەتەکە بووە و مثلەن فکری ئاپۆیزم فکرێکی گەورە بووە پێکە بەڵام ئێستا وەکو وتم نە پێشوازی لێکراوە نە گرنتیەگە بینن و ئێستا سەرکردایەتی پێکارچەند بیرەکاتەوە ئەو هەموو ناوچە جوگرافیایە گەورە ئەو هەموو شۆڕش و ئەزمونە ئەو هەموو چەک و چۆڵە ئەو هەموو خەبات و تێکۆشانە چۆن نەکرێ مەسەلەن بەبێ هیچ گرنتیەک تەسلیمیکە وە کۆتایی پێبێ یعنی پێکە بۆ خۆشی تووشی شۆک بووە تووشی شۆک بووە یعنی هیچ زمانێک نییە وەکوتم هیچ کام لەو بەرپرس لەو 116 کەسە نابێ بڕۆنەوە تورکیا و قبوڵی نییە و هیچ یاسایەکی دەر نەکردووە و هیچ لێدوانێکی باش نادا تورکیا بۆیە تورکیا بەم کارەی کردی لەگەل لە خۆناغەکانی ڕابردووە توانیوێتی ئەرگەنەکۆن کۆتایی پێبێنێ مەترسی کودەتا لەسەر دەوڵەت و ئاک پارتی بە تەواوی بنە بڕکە و کۆتایی هێنا بە گروپی فەتح الله گولەن کە مەترسی گەورە بوون لەسەر دەوڵەت و ئاک پارتی باشە و ئێستا سەرۆکی گەورەترین معارزی هێزی خۆی جەهەپەیە کە کاندیدی منافسی بوو لە هەڵبژارنەکانی 2020 خستێ زیندانەوە ئەوەی کە مابوو ئەوە بوو گەورەترین مەترسی مەترسێکی گەوری هەیە لە ناوخۆ پێکاکا بوو چۆن بتوانێ کاریگەری گەورەی لەسەردانێ بێ ئەرزشیکە و چۆن توانێت کێشە دروستکە و ئینشقاقێک دروستکە و مخالەفەت و ململانە دروستکە لە نێوان سەرۆکیان لە زیندان و قایدەکەیان لە قەندیل و لە نێوان هێزەکانی تر هەر بۆ معلوماتی جەناب لە یەک هەفتەی ڕابردوو پێکە بەشێکی تری هێزەکانی دیسان هێناوەتە سنووری ڕۆژهەڵاتی کوردستان یعنی نزیکەی ئەوە معلوماتە پێت بڵێم لە یەک هەفتەی ڕابردووە نزیکەی 400 گەری لای گواستۆتەوە بۆ سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنووری دەسەر دەشت و بانە وردە پاشەکشە بە هێزەکانیەکە بە نەزەری من و بەشێکی زۆر لە دۆستەکانیان لەو پارچەکانی کوردستان بنەزان نیگەرانن لەو بڕیارە وەکوتم بۆیە بەهەرحاڵ هیوادارم مەسەلەن هەموو ئەو بۆچوونە نێگەتیفانەی من ڕاست دەرنەچێ پرۆسەیەکی ئاشتی هاوشێوەی ئەوەی حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا هاوشێوەی ئەوەی
یاسر عەرەفات و ئیسحاق ڕابین و شێمعون پێرست کە ئێستا کێشەیان هەرماوە و ئەوەی نیلسۆن ماندێلا یەکی باشوور و نازانم هەموو دانوستانانی کە بۆ هیوادارم لانی کەمە بۆچوونەکانی من غەڵەت دەرچێت پێکەکە بە ئاشتی و ئارامی بڕاتەوە باکوور هێزێکی گەورە دروستکە لە جیاتەوەی 57 کورسیان هەبێ بێ بە 120 کورسی 130 کورسی و کورد لەو نەهامەتی و شەڕ و شۆڕە نەزاتی بێخەڵک نەکوژرێ و ڕەنگە یەک جگە لە هەموو دەستکەوتانەی کە بۆ گەلی کورد هەیەتی و ئەتوان بیستمێن کە کورد مەسەلەن ئاشتی خوازە وە خوێ ڕشتە کۆتایی بێ ڕەنگە یەک دەستکەوتی شخصیشی بۆ من هەبێکەوە منیش دەتوانم بڕۆمە ئەنقەرە و ئەستەمبوڵ لەمەوە دووە. بەڵێ بەڵێ زۆر سپاس. ئەم دوایین پرسیارم لە کاک مەیسەمە. کاک مەیسەم ئێوە چۆن چاوەڕوانیەکەنەوە ئەوە باسی وایە کرا کە پارتی کرێکارانی کوردستان لە هەموو بەشەکانی تری کوردستان هێزی هەیە و کاریگەریشی هەیە بەڕێزەجەلان ئاپۆیسم لەسەر ئەوانش کاریگەری هەیە ئەوە بینیمان ڕۆژاوا وتی نەخێر ئێمە هەر جیاوازین بۆ خۆشیان هەروتیانیان نێمە لەگەڵ ڕۆژاوا یەک نین. ئەوە پژاک لە ڕۆژهەڵاتیش هێشتا هیچ شتێکی دەرنەکردووە باسیکی نەکردووە کە ئەو چۆن لەو بابەتەوە چیەڵێت لە باشووریش هەرچەند ئەو لایەنەی وە لەوێ بوو دەرفەتی کاری ئیجابی ڕسمیان پێنەدان بەڵام ئەوانیش هەر وتویانە پێویست بێمە حزبێکی تر دروستەکەین. ئایا پێتان وایە بەرەو کوێ چێت وەزعەکە چی دێتە و کۆتایی پێدێت و دیسانەوە هەرو پرۆسەیەوە لە پێشتریش دووجار هاتوۆتە پێشەوە لە پرۆسەی ئاشتی هەردیسان لەسەر نوێەوە دەست پێکاتەوە و شەڕ و خەباتر بۆ شێوەی جارانە چێتە پێشەوە؟ سەبارەت بەوەی کە ئەم پرۆسە بەرەو چ ئاراستێک دەڕوا ئەگەر ئێمە باز لە ئەو دەستی دەرەکی یان ئەوەی کە دەستی وەردانی دەرەکی وڵاتان نەکەین من پێم وایە ئەگەر لەسەر بۆچوونی ئۆجەلان خۆی بێت و کۆنگرەی 12 پارتی کرێکارانی کوردستان بگرینە بنەما کۆتایی پێدێت خەباتی چەکداری ئەو حزبە و شتێک بە ناوی خەباتی چەکداری نامێنێتەوە. هاوکات لەسەر سەبارەت بە باسی پەژاکت کرد و باسی ئەو بەشەکانی دیکەی کوردستان دەزانی کاک محەیە خودی کۆنگرەکە کە بەسراوە و دەڵێت کە شتێک بە ناوی خەباتی پەکەکە نامێنێت کۆتایی پێهاتووە ڕاستەوخۆ کەجەکەش لێرەدا کە سەرکردایەتی کەجەکە هەمان سەرکردایەتی پەکەکەیە ڕاستەوخۆ کەجەکەش دەکەوێتە ژێر کاریگەری کۆنگرەی 12 پارتی کرێکارانی کوردستان کە کەجەکە بکوێتە ژێر کاریگەری کە من پێم وایە کەجەکەش دەکەوێتە ژێر کاریگەری وە ئەویش دەتوانێت کە ئەڵنگاری خۆی بۆ دێت لایەنەکانی دیکە وەکو پەژاک وەکو ئەو هێزانەی کە لە باشووری کوردستانە بۆ نمونە یە بەشەوە ئەوانە کە بوونی هەیە لە شنگاڵا ئەوانش دەکەونە ژێر کاریگەری ئەم کۆنگرەی 12 پارتی کرێ کوردستان کەواتە هەموو ئەم حیزبانەی کە لەو بەشەکانی دیکەی کوردستان کە دروست کراون هەمویان لە دڵی پارتی کرێکارانی کوردستانەوە هاتوونەتە دەرەوە و ناتوانن ئەم لایەنانە لەو بەشەکانی دیکەی کوردستان ئیدعای ئەوە بکەن کە کاریگەری لەسەریان نابێت کۆنگرەی 12 پارتی کرێکارانی کوردستان لەبەرەوەی کە هەمویان ڕێبەری هەمویان عەبدوڵڵا ئۆجەلانە پەژاک بە فەرمی دەڵێت کە عەبدوڵڵا ئۆجەلانی وەکو ڕێبەری خۆی داناوە و ئەو ڕوانگە سیاسی کە ئۆجەلان هەیەی گرتوویەتی بە بنەما بۆ خۆی هەمکات ئەو هێزەکانی دیکە لەو بەشەکانی دیکەی کوردستانە کەواتە لە کاتێکدا کە ئۆجەلان پاشەکشاکە لەو بیر و بۆچوونە سیاسی خۆی کۆنگرەی 12 پەکەکە بە تەنیا کۆنگرەی خۆهەڵوەشاندنەوەی پەکەکە نییە پەیوەندی هەیە بە ئایدیای سیاسی ئۆجەلانیشەوە کە پاشەکشەی لێکراوە ئەو پاشەکشەکردنە کاریگەری هەیە لەسەر ئەو هێزەکانی دیکەش و ئەمە دەتوانێت کە ئەوانیش تووشی گۆڕانکاری بنەڕەتی بکاتەوە بۆیە ئەگەر ئێمە لە داهاتوودا کە پرسی پەژاک هاتە بەرباسەوە و تەنانەت لە جۆرێک لە هەڵسوکەوتێک وەکو پارتی کرێکارانی کوردستان نابێت شۆکبین لەبەرەوەی کە بەڕاستی هەمووی پێکەوە گرێتراوە هەمویان لەژێر یەک چەتردان و ئەم چەترە عەبدوڵڵا ئۆجەلان سەرپەرشتیاری دەکا کە بڕیاری کۆتایی خۆی داوە لە دوای نامەی خۆیدا دەڵێت کە پارتی کرێکارانی کوردستان خۆی هەڵبوەشێنێتەوە هەموو گروپەکانیش چەک دابنێ. بڵێ وا دیارە ئەو جۆرەی و ئەو داخوازیەوە بەڕێزیان کردێتی
لە قسە باسەکانی شاکرا کە جارێ فعلەن نەچوێتە پێشەوە بەڵام بابزانین گۆڕانکاریەکان لە داهاتوە چییە بێت حتمەن هەوڵەدەم لەگەڵ ئێوەی بەڕێزا پەیوەندی بگرم زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا بەڕێزان مەیسەمی مرادی لە کۆڵەری سیاسی هەروەها ئەنوەر بازگەر ڕۆژنامەوان زۆر زۆر سپاس بەڵێ بەڕێزان بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارێ بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشان بۆ دەخوازم